دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێبێەوە ڕێزان. ئەم چەند چاپتەرەی سەتای ئەم باڵین بوارە ئەکرێ بڵێم ئەلفوبەیەکی فلەتەرە، چکەمە تاوان لێرە فلەتەر بەکارین گاڵین موبایل ئەپلیکیشن دیڤلۆپمنت دڤلۆپکردنی ئەپلیکیشن بۆ موبایل لە ڕێی چەند ڕێگەیەکمان هەیە بۆەوە. یەکێک لەوانە فلەتەرە. جامێک ئێستا ئێوە ئەی خوێنن بریتە لە چی لە فلەتەر بزانین فلەتەر چێ بەگشتی. ئەمە تاوانم دوو سلایدە باسی ئێوەکە کە بەرهەمەکانی ئەپل و سامسۆنگ و شاومی و ئەمانی تر چەندێک لە ساڵی 2024 چەندێک بەکارێنەری هەوە بەگشتی لە سەرانسەری جیهان. لێرەش باماشەوە ئەو داتا ڕامیاریانی تایە پێویستانکە پێم وابێ گرنگ بێ، بەڵام ئەمە من خۆم وەکو بەرچاوڕوونیەک بە گرنگی زانم. سێریکە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەم چەند پلتفۆرمەمان هەیە لە جیهانە بەگشتی، بەڵام لە هەرێمی کوردستانی شەهمانە بوون ویندۆسمان هەیە، بلاکبێریمان هەیە. من خۆم بلاکبێریم بینیوە، ینی بە دەست خەڵکەوە. زیاتر ئەندروید و iOS و ویندۆس بەربڵاوە. ماکۆ ئێسیشمان هەیە. سام ئەم هینەی من کە ئەیبینن ئەم کۆمپیوتەرێکم لە بەردەستمایە، ئەمە ماکۆ ئێسە هیچ چییە هی ئەپڵە. جامە لێرەیە چی ئەڵێ؟ ئەمە لێرە ئەڵێ ئەم پلتفۆرمە ئایا چ زمانێکی بۆ بەکارهێنراوە بەرنامەکانی و IDEەکەی چییە؟ IDE پێم وابێ ئەزانن چییە، بەڵام هەم لێرە بە خێرایی باسیەکەم. IDE کورتکراوی Integrated Development Environment، سۆفتوێرێکە بەرنمەیەکی کۆمپیوتەریە کە بەکار ئەهێنرێ بۆ دروستکردنی بەرنامە بۆ پلتفۆرمی تر یان بۆ خودی ئەو پلتفۆرمە. باشە وەمنە ئەندروید ستۆدیۆمان هەیە. باشە ئەندروید ستۆدیۆ ئەم ئەندروید ستۆدیۆ چییە؟ ئەمە گوگل دروستی کردووە بۆ دروستکردنی بەرنامە بۆ ئەندروید بە زمانی چی؟ بە زمانی جاڤا. ئەکرێ و دوو زمانی تریشی تیا بەکاربێنی. ئەمە لێرە تێبینی وتوە لەسەر ئەم مەسەلەیە ئەڵێ ئۆپن سۆرسە. ئۆپن سۆرس مەبەستی لە چێمەسی کۆدەکانی کراوەیە، تۆ توانی بچی کۆدی ئەندروید بێنی لەلایەن گوگڵەوە بە فری، خۆت کەستمایزی بکەیت و سیستمێکی تازە دروستکەی لەسەری. باشە iOS چییە؟ iOS بە پێچەوانەی ئەندرویدەوە ئەپل مەشین ئۆنلیە، یعنی چی؟ ینی ئۆپن سۆرس نییە، کلۆز سۆرسە، ینی کۆدی iOS و بەرنامەکانی و سۆفتوێرەکانی ناو ئەپل ناتوانین ئێمە بەدەستی بێنین، هەری خۆیانە ینی بەتەنها. چ زمانێک بەکارێنرێ بۆ هەموو سۆفتوێرەکانی iOS هەر شتێک کە ڕەبتی بە iOS هەبێت سویفت لەگەڵ ئۆبجکتیڤ سی. باشە هەردووکی زمانی بەتایبەت ئەمەی سەرەوەمە هی ئەپل خۆیەتی. باشە سویفت ئەمانە سێرچێکیان بۆ بکەی خراپ نییە، ئەوە هینی هێنا سیاری هێنا پرۆگرامینگ لانگویج. باشە ئەمە سویفتە هی ئەپڵە، ئەمە ژایکۆنەکەیەتی. اینجا چیمان هەیە؟ ئۆبجکتیڤ سیمان هەیە. IDEەکەی چییە؟ ئەکسکۆدە. ئەکسکۆد ئەمەیە. باشە ئەکسکۆدی ژەر وەکو ئەندروید ستۆدیۆ، بەڵام ئەکسکۆد تەنها بۆ چییە؟ بۆ ئەپل خۆیەتی، بۆ دروستکردنی سۆفتوێر بۆ ئەپل. باشە لێرە کۆدەکان نووسیت و دوایەوە لێرەیە دەرەچێت. باشە ینی ئەنجامەکە دەرەچێکە چی کردو چی نەکردو. زۆر باشە. لێرە کێشەیەکمان هێڵێت لە requires Apple developer account. کاتێک کە تۆ ئەپلیکیشنە دروستەکەی بۆ iOS ئەبێ developer account هەبێ هی ئەپل. باشە ساڵانە بێت $100 بێ بۆی کە ئەم ئەپلیکیشنە بچێتە ئەپستۆرەوە. باشە بڵایەکی تۆ بۆ خەڵک بۆی کە داونلۆدیکە. پلتفۆرمێکی ترمان هەیە ویندۆس، لانگویجەکانی چیە؟ C# لەگەڵ چەند لانگویجێکی تریشمان هەیە. پێم وابێ ساڵی ڕابردوو خوێندووتانە ڤیژوال ستۆدیۆ. باشە ڤیژوال ستۆدیۆ بەکارێنێ IDEەکەی لەگەڵ هینی تریش هەیە، ینی باڵین بەرنامەی تریژ هەیە، بەس ئەمە مەبەستی لە سەرەکیەکانە. باشە بلاکبێریمان هەیە کە ئەو سێ زمانە بەکارێن. زۆر باشە ئەوەندە کافیە. لێرەیە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەپلیکیشنەکانی iOS پێویستە کە چیان لێ بکەی وا پێویستە کە بیان نەری بۆ ئەپل ئەپستۆر. بۆچی؟ لەبەرەوەی من کاتێک ئەپلیکیشنێک دروستەکەم ناتوانم ئاها بە ئاسانی بڵایکەم و هەر ئاوا بە عەشوایی بینێرم بۆ یەکێ لە ڕێی وەتساپ و تەلەگرام و ئەم شتانەوە. نەخێرەوە بیخەم ئەپستۆرەوە. باشە و ئەبێ چیش بێ قبوڵی ئەپڵی لەسەر بێ، واتە پێشەی ئەپلیکیشنەکە بڵاو بێتەوە لە ئەپستۆرا من کە ناردوومە بۆیان ئەبێ ئەوان قبوڵی بکەن، بزان ئایا ئەم ئەپلیکیشنە شتی نەشایوی تایە، شتی تێروریستی تایە، دەرمان و تلیاک و ئەم شتانی تایە، شتێکی تایە کە زەرەر لە خەڵک بە پرایڤسی خەڵک بدزێت بۆن ئەو بابەتانە. ینی لە دوای ئەوە کە ئەو شتانی تیانە بوو اینجا قبوڵەوێتەوە ئەپەکەت بڵاوێتەوە لە ئەپستۆرە. ئەگەر چی لە کۆمپانیاکی خۆشە بێ کە کۆمپانیاکی زل و زەبەلاحە هەیە، ئەپل هەر ریڤیو ئەکات علاقی بۆ نییە کە چ کۆمپانیای بێ، یاڵایە کرد هی مێتا بوو ینی فەیسبوک هەر ریڤیوەکەنەوە. باش ئەمە چی؟ ئەمە ئەپستۆر. باشە iOS ئەپلیکیشن ئەوانی کە ئایفۆنیان پێ ئەزانن شارەزان
تەنها لەسەر ئەپستۆرە داونلۆد دەبێت بەڵام ئەندروید ئەپلیکیشنەکانی ئەندروید لەمانە لەم بازارانە ئەتوانن داونلۆد ببن ئەم دوو بازارە باشە لە وازم بازارێک تریش هەیە ستۆری تریش هەیە بەس بیرم نایە بەڕاستی چکەم خۆم ئەندروید بەکارنیانم لێرە لەچێ دەتوانی تۆ لە ڕێی USB کۆنێکشنێکیشۆ دایبەزێنی ئەندرویدەکەم بەس لێ فایلی APK-گەواتە خودی ئەپلیکیشنەکە بە USB-ێک بینێری بۆ برادێکە بۆ کەسێکی ترە دایبەزێنە یان لە ڕێی ئیمێلەگۆ فایلەکەی بۆ نێری توتاڵ کۆرپۆریت وبسایت نازانمە بەسی لە چێ لێرە جاویسم ئەوە بڵێم لە ڤیددیۆکەی پێشوو کە من مەرج نییە داروبەردی ئەم مەرزەمێ بزانم بەس ئەوەندە ئەتوانم ئەها نزیکی بکەمەوە لە تێگەشتنی خۆتان بۆی کە وەزعەکە تێبگەن باشە سێگە مێتۆد یانی چی ڕێگە سێ ڕێگەمان هەیە بۆ دیڤلۆپکردنی ئەپلیکیشن سێ ڕێگە چی نیتیڤ پیور وێب ئاپ لەگەڵ کرۆس پلتفۆرم باشە سێ ڕێگەمان هەیە نیتیڤ یعنی ڕەسەن پیور یعنی پاک باشە کرۆس پلتفۆرمی ژانی چی یعنی تەنها بۆ یەک پلتفۆرم دروستی ناگی بەڵکو بۆ چەندانەیەک باشە نیتیڤ ئەپلیکیشن وەکو چی نیتیڤ یعنی ڕەسەن یعنی ئەم ئەپلیکیشنە کە بۆ منە دیڤایسەکە کەیکری ئامێرەکەی کەیکڕی حتیایەتی ئەو ئەپلیکیشنیتیە یعنی نیتیڤە بۆ مۆبایلەکە خۆی بۆ تابلێتەکە خۆی وەکو چی وەکو نۆت سێتینگ فۆتۆ کامێرا ریمایندەر کلۆک ئەمانە هەمووی چین ئەمانە پیانەوترێن نیتیڤ ئەپلیکیشن بەچی دروستکراون بە نیتیڤ لانگویجی ئەو سیستەمە دروستکراوە ئێستا بمنە بۆ iOS بەچی دروستکراوە بە سویفت باشە بۆ ئەندروید بەچی دروستکراوە یان کۆتلین یان جاڤا هەردووکیە بێت هەردووکی گوگڵە باشە بەڵام شتێکی ترمان هەیە پێوترێ فلەتەر یان کۆمەڵێک هاوشێوەی تر کە ڕەسەن نین بۆ سیستەمەکە بەڵام هەمان کاریژەکات باشە لە سەدا 90 ئیشەکانی ئەم ئەکسکۆدەی من ئەکایەسە باشە من ئەمێ ئەپلیکیشن دروستکەم بۆ iOS و بۆ ئەندروید چی بەکارێنم فلەتەر بەکارێنم خودی هین بەکارنیانم ئەوی ئەپل خۆی باشە فلەتەر بەکارێنم هەر هەمان ئیشیشم بۆگە بەس ئینپوتەکە جیازە ڕێگەی دیڤلۆپمنتەکە جیازە باشە ئەمە بەگشتی باسی ئەوە ئاکات باشە اینجا سێریکە ئەڵێ ئەم جۆرە دیڤلۆپمنتە ڕێگە بە گەشە پێدەرەکەدا بە دیڤلۆپەرەکەدا کە دەست پێڕاگەیشتنێکی ڕاستەوخۆی هەبێ ئەکسسێکی ڕاستەوخۆی هەبێ بۆ ئەو شتانی کە پەیوەندی بە ئامێرەکەەوە هەیە ڕاستەوخۆ وەکوشی وەکو API یان تولکیت لێرە تەسەوڕەکەم مەبەسی لە کامێرا بێ یان کۆمەڵێک شتی تر کە ڕەبتی بە لایەنە هاردوێری ئامێرەکەتەوە هەیە باشە اینجا زۆر ریسپۆنسیڤ و باڵین پێرفۆمانسەکەی بەقوترە تەبعاً ئەمە ینی نیتیڤ ئەوە گومانیتیانی تۆ گەبتێ ئەپلیکیشنێکی زۆر پرۆفشنال و بەقوت و باش دروستکەی نایاب دروستکەی پێویستە ڕێگەی نیتیڤ هەڵبژێری یعنی چی یعنی سویفت و کۆتلین و ئەکسکۆد و ئەندروید ستودیۆ و بابەتانە باش دانی ترمانێ پێترێ پیور وێب ئاپ باشە یعنی چی ئەمە بە کورتەکەی وەسی لەوەیە کە ئەپلیکیشنێک دروستەکەم بەڵام بەچی بە وێب تەکنۆلۆژیەکانی وێب وەکو چی وەکو HTML و CSS و JavaScript و بابەتانە هەر هەمان ئیشی ئەوەی فلەتەر و ئەندرویدەکەکە ئەندروید ستودیۆ بەڵام کۆمەڵێک شتی تریشی هەیە کە کێشەیە ئەهاسەی کە لێرەیان نووسیوێتی بۆ نمونە ئەڵێ بەتمەی لاک ینی کەلێن دروستەکە certain capabilities such as push notification بۆ منە نۆتیفیکیشنێک کە بۆ تێت لە مێسنجەرەوە ئەوە پێوترێ نامەیە کە بۆت دێت ئەها لەسەروی مۆبایلەکەت ئەوە نۆتیفیکیشنە باشە پوش نۆتیفیکیشن واتە ناردنی نۆتیفیکیشن یان هەندێک ئۆفلاین فنکشنالیتی هەیە ناتوانانی تۆ بیانکەی لە وێب ئەپلیکیشنە تۆ ئەپلیکیشنەکە و بە وێب دروست کردووە بە وێبیش بڵاو کردوێتەوە ئێتەبان بە ئۆفلاین بەردەست نابێ هەموو کاتێ بێ یوزەرەکانت ئەو کەسانی کە بۆت دروست کردوون ئەبێ دایمەن بەخەتەوە ڕەبت بن بۆی کە بتوان ئەم ئەپلیکیشنی کە تۆ دروستە کردووە بەکاری بێن باشە هەموو کاتێک پشت بە چیە بەستێ پشت بە براوزەر ئەبەستێ ئێستا دیقەتمان سێریکەن ئەمە هینێکی زۆر کۆنە فرێمۆرکێکی زۆر کۆنە ئەین دەمێکە هەیە با بڵین ئەمەی کە یبینن ئەمە ڕێک بە هین دروستکراوە بە HTML گەچی سێریکەن من لە ناو هینی شا بەکارێنم لە ناو براوزەری سەفاریە بەکاریێنم وکوابێ لە ناو گوگل کرۆمە بەکاری بێنی ینی هەمان قسەیە ئاکشن شیت ئەها سێریکە هەڕێکی iOS ئەمە باشە هەمان دیزایانی هەیە بۆ من ئەندروید ئەها لێرە دیزاینەکە ئاگۆڕی ئەڵین ئاکشن شیت بزین ینی چی کاتێککە پەنجەی پیانی ئەوە ناکاتەوە باشە ئەمە چی بوو وێب ئاپ ئەمە تاوان یەک دنیا کۆدی هەیە ئەها لە پشتەوە بم ناڵی گێت ستارتد ئیتر چوزانم من لێرە ئەمە نەم کردووە دۆکس باشە
شتی زۆریە کەسێکتان حەزی لێ بۆتوانێت سێریکی بکەوەکو بەرچاوڕوونیەک بەس ڕیکۆمنتان ناگەم پێشنیاستان بۆ ناکەم کە ئەوە خەریکەوە بن بەڵکوۆر خەریکی فلەتەرەکە بن باشترین شتە لە ئێستاە بۆ کوردستان بەگشتی. باش کرۆس پلتفۆرم چیە؟ من ئەپلیکیشنێک دروستەکەم بە هەمان کۆت بۆ چەند پلتفۆرمێک. کرۆس پلتفۆرم بەمانای ئەوە دێو دەستەواژێ، یعنی هەمان کۆت بەکار ئێسسیگە لێرە لە نەیتڤەکەیە کێشەکەی چیە؟ کێشەکەی ئەوەیە منەگە بمێ ئەپلیکیشن دروستکەم بۆ iOS و ئەندروید ئەبێ دوو زمان بزانم، زمانی سویفت، زمانی کۆتلین. باشە بێ هەردووکی بزانم، سویفت بۆ iOS، کۆتلینش بۆ ئەندروید. ئێوە کێشەیە باشە، بەڵام بۆ فلەتەر وانە یان با بڵین بۆ ئەم جۆرە دیڤلۆپمنتە وانە. من تەنها پێویستە فلەتەر بزانم بۆی کە چی بکەم، بۆی کە ئەپلیکیشنێک دروستکەم بۆ چەند پلتفۆرمێ وەکو چی؟ وەکو iOS، ئەندروید، ویندۆز، ماک. باشە